بەڵێ بەخێر بۆنەوە هاوڕێی هێژە هیوادارم هەمووتان لە خۆشی و شادی و سەلامەتیدا بن. ڕۆژێکی تەندروستان بۆ دەخوازم. سەر و سەرحەد و چاوم بەخێر بێنەوە. ئەمڕۆکە باس لە چی دەکەین؟ ئەمڕۆکە بابەتی زۆر گرنگ لە ئارادان باس لەوەنە هەمویان دەکەین و هیوادارم سوود بەخش بن. ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی دەکوڵێ، بەڵام دەریای سوور بەو هاوینە زیاتر دەکوڵێ. خۆی لە خۆیدا دەریای سوور تایبەتمەندیەکی هەیە، لە هاوینان ئەتوانێت لە ناو ئاوەکەدا پاڵ بدەیەوە. ئێستا کە دەشکڵێ بەخێر بێن سەر و سەر چاوان بۆ لایفێکی نوێ لەسەر ئەم هەموو بابەتانە. بەڵێ ئەو هاوڕێیانی لەسەر خەتن شتێکمان بۆ بنووسن، دەنگ و ڕەنگ هەموو شتێک باشە، هەرچەندە من کێشەیەک نابینم لە دەنگ و ڕەنگدا، هیوادارم ئێوەش کێشەیەک نەبینن. بەخێر بێن هاوڕێیانی بەڕێز. ئەمڕۆکە لەبیرم کرد زەنگوڵی ئاگادارکراوە بەکاربێنم، بەکارم نەهێناوە داوا لێبۆ ناکەم، بەڵام کێشە نییە. لەوانەیە لە لایفەکەدا زۆر کەس لایفەکە نەبینن لە کاتی لایف، چونکە زەنگوڵی ئاگادارکراوەم ئاکتیف نەکردووە. ئێستا کەش دەستم بە لایف کرد تازە ببینم هاتەوە. هەموو شتێک باشە. زۆر بەخێر بێن سەر و سەر چاوم. دەستان خۆش بێ، هەر بژین. زۆر سپاسدانەکان. بەڵێ دەست پێ دەکەین بەر لەوەی دەست پێ بکەین ئەوانەی کە لەسەر فێسبوک تەماشامان دەکەن تکایە وەرنە سەر کەناڵی یوتوب، واز لە تەمبەڵی سەر فێسبوک بینن. فێسبوک بەتەنیا ئامرازێکە بۆ گەیاندنی ڕێکلامەکە، دوای ئەوە ئەو ئامرازە لا دەچێت، واتە لایفەکە لەسەر فێسبوک درێژەی پێنادا. کۆمەڵێک شڕۆڤە و زانیاری نوێتان پێشکەش دەکەم لە قیسخۆتانی مەدەن، بۆیە ئەوانەی لەسەر فێسبوک لەسەر ئیکس تەماشامان دەکەن واز لە تەمبەڵی بێنن بۆ یەکجار وەرنە سەر کەناڵی یوتوب، لەوێدا هیوا خۆشناو بنووسن بە لاتینی، ئێستا چۆن نووسرایەوە بنووسن و کەناڵەکە بدۆزنەوە. فۆلۆوەر یعنی بە ئینگلیزی پێی دەڵێن سوبسکرایب، بە عەرەبی پێی دەڵێن ئیشتراکی بکەن، بە هۆڵەندی پێڵێن ئابۆنێرن، بەڵام کە باس لە ئابۆنە دەکەین مەبەستمان ئابۆنەی پارە نییە. بەداخەوە بە تایبەتی زۆر سەیرە خەڵکی سۆرانی زمان، بە گشتی سۆرانی زمانەکان لە تەکنۆلۆژیا و بە تایبەتی لە یوتوب زۆر دواکەوتون. پێم سەیرە هۆکاری ئەوە لە چیەوە دێ، یعنی زۆر کەسەیە بەڕاستی نازانی یوتوب بەکاربێنێ کە ئەڵێ چوومە ناو کەناڵەکە بەرنامەکە لەوێ نییە، بەڵام نازانێ بچێ بەرنامە لە کوێیە. یوتوب چەندین بەشی هەیە، بەشی لایفی هەیە، بەشی ڤیدیۆی هەیە. ئەگەر مەبەستت لایفە دەبێ بچێ سەر لایف، ئەگەر چونکە من هەموو بەرنامەکانم بە لایف پێشکەش دەکەم، لەوێ چرکە بکە و لەوێ تەماشای ڕێکەوتی ئەوڕۆ بکەنەوەی ئۆگستۆس بەرنامەکە بدۆسەوە. بەڵێ کاک کامەران مەرەسەنە پێم وایە بەخۆشت دەزانی شەڕمان پێ نەفرۆشە لە ناو سۆرانی زمانەکاندا، جگە لە فێسبوک و ئەنیستاگرام و تیکتۆک و ئەو شتە پۆپولیستە سادانە شتی دیکە بەکار ناهێنێ. ئەمە ڕاستیەکە. والله ڕاستە، بەس بۆ مایر حەسەنە ڕاستەکە، بەڵام تەماشای عەرەبەکان بکە، تەماشای تورکەکان بکە، حتا تەماشای فارسەکان بکە، تەماشای ئەمریکیەکان بکە، تەماشای بریتانیەکان بکە، تەماشای فەڕەنسیەکان بکە، یانی بەرنامەی بە کوالیتەی سۆسیۆلۆگی، سیاسی، زانستی، مێژوویی، ئەمانە کامیان لەسەر فێسبوک و ئینستاگرام و تیکتۆک و شتیوا بەڕێوە دەچن، هەر هەمووی لەسەر یوتوبە کاکە.
هەر هەمووی لەسەر یوتیوبە. بەڵێ بابە و سوعبەتانە کاتەکە بە فیرۆ نەدەین کا کامۆران وازمان لێبینە کاکە. بەڵێ ئەمڕۆکە ڕووداوی زۆر زۆر گرنگ لە ناوچەکە ڕوویاندا باس لەوانە دەکەین 9 ئۆگوست حوسیەکان وەکو بڵێ تەقەی سەریان دێ قەت گوێ نادەنە ئەوەی کە ئیتیفاقێکی دەوڵەتی سونی لە ئارادایە ئەو دەوڵەتانە زل و زەبەلاحن چەکی نوکلەری هەیە پاکستان تورکیا ئەندامی ناتۆیە سعودیا بەپارە دەتوانێت دنیا بکرێت تەقەی سەریان دێ ئەمڕۆکە جارێکی تر گەورەترین هێڕشیان کردە سەر ئارامکۆ بەشێکی ئارامکۆیان کردە خەڵوس جارێکی دیکە باسی ئەوە دەکەین. تورکیای بێتیرۆر بە قەولی باخچەلی و ئەردۆغان بەردەوام دەکا لە ڕۆژانی ئایندەدا لە ئەنجومەنی گشتی دەنگدانی گشتی لەسەر دەکرێت تاوەکو ئێستا فراکسیۆنەکان و یانش ئەندام پەرلەمانەکان بە شخصی ئیمزایان لەسەر کردووە بەڵام دەنگدانیشی دەبێ بۆ بکرێ باس لەوە دەکەین لە عێراقدا هەتاوەکو ئێستا نازانین کەینێ ملیشیاکانی نزیکی ئێران يعني بەشێکی گرنگی حەشدی شعبی و یانیش مقاومە الئیسلامیە في العراق کەینێ وەڵامی سعودیە دەدەنەوە وەڵامی دەدەنەوە یان نادەنەوە باس لەوە دەکەین بەڵام لە هەمووی گرنگتر لە سووریادا ئەمڕۆ گۆڕانکاریەکی زۆر گەورە هاتە ئاراوە کە 18 مانگە گفتوگویەکی چڕ و پڕ لە نێوان سووریا و رووسیادا هەیە لەسەر چارەنووسی هەردوو بنکەی تارتوس و حەمیمیە کە تارتوس بنکەیەکی ئاویە تاقە بنکەی رووسیایە لەسەر دەریای سپیناوەڕاست و حەمیمیم تاقە فڕۆکەخانەی سەربازی و سڤیلە بەشی سەربازیە بەشی سڤیلی هەیە ئەویش لەسەر دەریای سپی ناوەڕاستە لەسەر ئەمە ماوەیەکی زۆرە گفتوگویەکی دوور و درێژەیە ئەمڕۆکە ئەو گفتوگۆیە یەکلا بووە باسی ئەوانە هەر هەموویان دەکەین. بەڵێ لایفەکەمان لەسەر فێسبوک و ئیکس لا دەبین ئەو هاوڕێنێ لەوێ تەماشامان دەکەن دووە دەرفەتانە بڕۆنە سەر کەناڵی یوتیوب هیوا خۆشنا و کلیک بکەن لەسەر یوتیوب کەناڵەکە بدۆزنەوە و سوبسکرایبی بکەن بۆ ئەوەی لەوێدا شاید حاڵی ئەو لایفە بن و سوود لە زانیاری هەڵسەنگاندنەکان وەرە بگرێن تکایە ئەمانەی پرسیارێکیان هەیە لەسەر ئەو بابەتانەی کە باسم کردن بە کورتی بە پرسیار بنووسن بە تەنیا پرسیار بنووسن ئەگەر هەڵسەنگاندنی خۆتان شڕۆڤەی خۆتان ڕەخنەی خۆتان نووسی بەسەر سەر و بەسەر چاو بەڵام نیشانەی پرسیار لێترش دامەنین. بەڵێ دەست پێ دەکەین لە سەرەتاوە دەست پێ دەکەین ئەمڕۆ یەکشەممە گرنگترین گۆڕانکاری ئەمڕۆ ئەوەیە کە پرۆسەی گفتوگۆی ناڕاستە و خۆی ئێران و عومان بۆ ڕێخستنی هاتوچۆی کەشتەکان لە تەنگەی هورموز لە قۆناغی کۆتایی نزیک دەبێتەوە. تەهران دەڵێت هورموز بە تەواوەتی ناکرێتەوە تا واشنتۆن مەرجەکانی ئێران جێبەجێ نەکات لەوانش قەرەبووکردنەوەی زیانەکانی هێرشەکانی ئەمریکا هەڵگرتنی سزا ئابوووریەکان و کۆتایی هێنان بە هەڕەشەکان لە بەرامبەر بەوە دۆناڵد ترامپ گەیشتە کوێ بزانە ئەمڕۆ گوتی ئەمریکا بۆ ئێستا استراتیژی فشار و کامکردنەوەی گرژەکانی هەڵبژاردووە نەک گەڕانەوە بۆ هێرشێکی گەورەی سەربازی هێرشی گەورەی سەربازی چی کاکە ئەوە پنتاگۆن دەڵێ موشک نەما پاپوش هەمووی خەلاص بوو جگە لەوەی کە تڕلیۆنان دۆلارت خەرج کرد موشک نەما موشکی نەماوە ئێستاکە و ئەوەی کە موشکی نەماوە بەگشتی ئەوە بە دڵی رووسیا و بە دڵی چاینەیە ئیدی بەڕاستی باشترین دەرفەتە ئەمڕۆکە چاینە هەرچەندە من پێم وانییە چاینە هەڵەی رووسیا لە ئۆکرانیا دووبارە بکاتەوە بەڵام چاینە ئێستاکە بۆی هەیە گەورەترین کاتی ئەوە هاتووە گەورەترین فشاری سەربازی بکاتە سەر تایوان دەوروبەری بە کشتەکانی شەڕ هەمووی بگرێ و ئەمریکاش ناتوانانی هیچ شتێک بکات چونکە چاینە دەزانێت موشکی نەماوە
و ئەو موشەکە ئەمریکا گرانبایانە کاتێکی زۆریان دەوێ بۆ ئەوەی دروست بکرێنەوە. یانی استراتیژی پاسداران لە شەڕی ئاسیمەتریکدا بە تەواوەتی ئەتوانین بڵێ سەلمێنراوە بە شێوەیەکی زانستی کە زۆر سەرکەوتوترە لەوەی کە چاوەڕێ دەکرا. ئەوان پێشتر ئەوە 10 ساڵە ئەو گفتوگوێ لە ناو سوپای پاسداران هەیە. ئەگەر ئێمە ئەمریکا بۆ نمونە فڕۆکەی F-35 هەیە، ئێمە ئەگەر فڕۆکەیەکی وەکو F-35 لە رووسیا وانیش لە چاینا بکرێن، ئەم جارە هەتاوەکو ئێمە فڕۆکە دەکرین، پارەکە دەدەین و پەروەردەکەی تەواو دەکەین، ئەو کاتە ئەمریکا F-37 دروست دەکە و ئەو کاتە دەبێت ئێمە دیسا بکەوینە پێشبڕکەی ئەم جارە دیسا بچین پارەیەکی زیاتر بدەین رووسیا و چین بۆەوەی فڕۆکەیەکی بە لە هەمان ئاسما بداتێ. ئەم جارە ئەمریکا فڕۆکەیەکی کە ساز دەکە لە بۆ هەندێ ئەو پێشبڕکێ سەربازیە کە پێشتر پشتی یەکێتی سۆڤیەتی شکاندووە، یعنی لە دوای لە نێوان جەنجی جیهانی دووەم و 1970دا کە پشتی سۆڤیەتی شکاند، ئەو کاتە سۆڤیەت ناچار بوو ئەمریکا چی دروست دەکرد؟ شتێکی وای دروست دەکرد، شتێکی وای دروست دەکرد کە بڵێ منیش ئەوم هەیە و دروستی دەکرد. ئەمریکا 400 فڕۆکەی F-14 دروست دەکرد، ئەو دەچوو 400-500 سوخۆی 16 دروست دەکرد بۆ نمونە. ئێران ئەوەی نەکرد. ئێران وتی من بە خەرجێکی کەمتر جۆرە تەکنۆلۆژیایەک، جۆرە چەکێک بەرهەم دێنم کە بتوانم هاوپەیمانەکانی ئەمریکا و بە تایبەتیش ئیسرائیل ناچار بە پاشەکشێ بکەم و ئەو موشەکانە کاتێک بەکار دێنم ئەگەر خەڵکێکی زۆریش نەکوژن، ئەوە هیچ ئابوووریەکەی پەک دەخەن، دام و دەستگاکانی وزەکەی ژێرخانەکەی پەک دەخەن. لە هەمان کاتدا بۆ ئەوەی ئەوان وەڵامم بدەنەوە پێویستە ئەوان سیستەمی بەرگری ئاسمانی گرانبەهای ئەمریکی و خۆرئاوایی بەکار بێنن کە بەتەنیا ئاکتیڤکردنەکەی چەندین ملیۆن دۆلاری تێدەچێت، بەتەنیا ئاکتیڤکردنەکەی و گەلێک سیستەمیان هەیە موشکێکی یەک موشکی بەتەنیا فڕێ بدەی 5 ملیۆن دۆلارت دەڕوە و هیچ سیستەمێکی بەرگری ئاسمانی ئەمریکاش بەتەنیا یەک موشک فڕێ نادا، دەیان و سەدان موشک فڕێ ئەدەن. بە تایبەتی لە ئەمریک لە سەردەمێکدا کە ئێران بەتەنیا یەک موشک فڕێ نادا، چەندین موشک و چەندین درۆن بەیەکەوە فڕێدا و بەشێکیان ئەمانە ئەوانە هێرشی تەکتیکین بەتەنیا بۆ ئەوەیە خەرجی مەسرفی سیستەمی بەرگری زیاتر بکەن، زیاتر ئەوان بتوانن گولە و ڕۆکێتەکانی بەرگری ئاسمانی بەکار بێنن و لە هەمان کاتدا ئامانجێکی دیکەی بەرگری ئاسمانی ئەو وڵاتانە بەخۆی خەریک بکە تاوەکو بتوانێت لە ڕێگای موشکی دیکەی بالستیکی وەکو خەیبەرشکێن و ئەمانە فاتح و عەلی و محەممەد و حوسێن و حەسەن بەکاربێنی. ئەمە لەوەدا ئێستاکە سەلمێنراوە و زۆربەی زۆری مەدرسەی ڕیالیستەکانی ئەمریکا دانیان بەوە داناوە، سیاسەتمەداران، استراتیژیان، ئەکادیمیسیان دانیان بەوە داناوە کە ئەمریکا و ئیسرائیل لەم شەڕەدا لە ڕووی استراتیژی لە بەرامبەر ئێراندا بە تەواوەتی شکاون لە ڕووی هەموو جۆرە استراتیژیەک، ئابووری، سیاسی، استراتیژی، سەربازیدا شکاون. هیچ گفتوگویەکی دیکە هەڵناگرێ. گرژەکان هێشتا زۆر بەرزن. ڕێکخراوی GCC پێشتر هێرشەکانی ئێران بۆ سەرکەشتەکانی سعودیە و قەتەر لە هورمز و هێرش بۆ سەر بەحرێن و کوێت بە توندی محکوم کردبوو. ئەوانی بە پێشێلکردنی ئازادی گەشت و گوزاری دەریایی ناو بردبوو. جەنگەکە ئەمڕۆ لە قۆناغێکی ئامادە باشی و فشار پلوس فشار کۆ فشار زائید، یعنی فشار زائید هەوڵی دیپلۆماسی لەژێر موشەکەکانی خەیبەر شکێندا، دیپلۆماسی لەژێر گوشاری حیزبوڵڵادا، دیپلۆماسی لەژێر گوشاری حوسیەکاندا، دیپلۆماسی لەژێر گوشاری
حەشد و شەعبیشدا کە هەتا ئێستاکە لە گیری خواردووە بە دەستی سیاسیە گەندەڵەکانی عێراق کە لە ژێر کاریگەری ئەمریکادان و بە تەنیا گەندەڵەکانیش نین کۆی سیستەمی ئابووری سیستەمی فینانسی عێراقی لە ژێر دەستی ئەمریکادایە من چەندجار ئەو نمونەیە مێناوە عێراق هەتاوەکو لەمە ڕزگاری نەبێ عێراق نابێتە دەوڵەت چونکە یەک دڵۆپەنەوتی عێراقی کە دەفرۆشترێ ئەگەر بکاتە 80 سنت ئەو 80 سنتە ناچێتە جیرفانی عێراق بەڵکو دەکەوێتە بانقی فدرالی ئەمریکا و بانقی فدرالی ئەمریکا ئەو پارەیەک سەر نەدەتە بەغدا بەڵکو ئیدارەی کۆشکی سپی دەبێ بانق ڕاستپێرێ ئەوەندە پارەی عێراقی سەربەست بکە بۆ عێراق بزانە لە چ وەزعێکدای نەوتی خۆت دەفرۆشی پارەکە ئەسێتە جیرفانی کەسێکی دیکە و بە منەت بە مەرج ئەو پارەیە سەربەست دەکا نەبوت لە ئەوە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە بەڵام سەرباری ئەوەش هەتا وەکو ئێستا ناتوانین بڵێن ئەمریکا لە عێراق حکم دەکا ئەم دوشتانە لە یەکتر جیاوازن هیچ چارەسەریەکی کۆتایی هێشتاکە دیار نییە بەڵام ئەو لە دوانەی دۆناڵد ترامپ کە هەرگیز ناگەڕێتەوە بۆ سەردەمی شەڕ ئەمە خۆی لە خۆیدا بەسە لە پەخشەکەی دوێنێدا باسی ئیسرائیلم کرد هەم باسی ئیسرائیلم کرد هەم باسی پنتاگۆنم کرد کە پنتاگۆن بە هیچ شێوەیەک نایهەوێ ئێستاکە ئەم شەڕە بکە چونکە ئەم شەڕە لەگەڵ ئێران بە تاقە ڕێگایەکی هەیە یەک تاقە ڕێگا ئەویش ئەوەیە کە ئەتۆ چەچی قەدەغەکراوە بەکاربێنێ و بچێ ژوورەوە کارتی کوردەکانیشت لە دەستچوون کوردەکان جارێکی تر ناتوانێ هێڕژ بکەن و هەر کوردێکیش خۆی تاقی بکاتەوە خۆی دەتڕێنی لەناو عێراقیش خۆی دەتڕێنی لەناو ڕۆژهەڵاتیش خۆی دەتڕێنی پەژاک چووە خۆی تڕاند حیزبی دیموکرات چووە خۆی تڕاند پاک چوو خۆی تڕاند کۆمەڵە چوو دیسە خۆی تڕاند بە تەرمەکانیشیان ناگەڕێنەوە یەک کەسیش ناگەڕێتەوە ئەمە بابەتێکی زۆر زۆر جددیە و لێرەدا ئێمە پرۆپاگەندە بۆ ئێران ناکەین بەڵام حەماسەتیش بۆ حەماقەتی کوردایەتی ناکەین ئێمە باس لە حەقیقەتێک دەکەین کە گوناحە گەنجانی کورد بە کوشتن بدەن ئەم استراتیژیە غەڵەتە و دەبێ باجەکەی بدەیت مەڵێ ئێمە لە کامپەکان دانیشتونە ئێران لێمان دەدا ئێمە نەخێر ئەتۆ لە کامپەکاندا نەنیشتی بە حسابی ئێران کە لە شەڕەکە ئەڵێ بردووتمەوە وانش نەمدۆڕاندووە ئەتۆ چووی لە سەرەتادا ئەوە دوێنێ من باسم کرد ڕۆژنامەوانانی ئیسرائیلی بە بەڵگە دەری دەخەن کە ئەتۆ چووی ئیتیفاقت لەگەڵ ئیسرائیل کردو نەک لەگەڵ ئەمریکاش لەگەڵ ئیسرائیل کردو ئیتیفاقی پێنج حیزبەکە ئیتیفاقی ئیسرائیلە ئەرێکردنی ئۆکەیکردنی پیلانی چوونە ناوەوە کاتێک لە ئێران بەدرێ ئیتیفاقی ئیسرائیلە و ئەتۆ ئەرێت کردووە ئەتوو بە خێراخۆ واز نهێناوە بەڵکو کۆمەڵێک فاکتۆر هەبوونە یەک حکوومەتی هەرێمی کوردستان پەشیمان بۆتەوە بەغدا هەڕەشەی کردووە حەشدی شعبی هەڕەشەی کردووە ئەگەر حیزبەکانی کوردی ئێران لە کوردستانی عێراق بستنە ژوورەوە حەشدی شعبی هەتا زاخۆدی هەتا حاجی ئۆمەراندی پاشان ئەردۆغان تەلەفۆنی لە بۆ ترامپ کردووە پاشان پنتاگۆن باوەڕی بۆ سیناریۆ نەبووە بەشێکیش لە ناو ئیسرائیلیەکاندا پێیان وا بووە بە کوردەکان بە تڕ و فڕی کوردایەتی ئێران ناڕوخی یەک فاکتۆر لەوانەیە دەوری هەبوو بێ سەرانی حیزبەکانی کوردستانی ئێران بینیویانە کە پشگیریەکەی ئیسرائیل ویانش بەڵێنەکانی سەختەن درۆن بەشێکیان لەمەیان بینیوە بەڵام هەمویان نا چونکە نمونەی سووریا خۆ دیارە یەپەژە و هێزەکانی سووریای دیموکراتیک و ئەو هەموو پێک هاتانە پێک هاتەیەکی دیموکراتیک و مۆدێرن و لە قسەی ئەمریکا دەرنەچۆ بە دەستپلێن و ڕێک و پێک و کەمتر گەندەڵ و کەمتر بێکێشە و شەڕ کرد بەڵام لە پڕەوە کاتێک کارەکەی تەواو بوو وتیان خوا حافیزبی مەمنونیش بە بتکەین بە قڕولجی و پرۆکسی ئەحمەد شەڕح بتکەین بە پۆلیسی ئەحمەد شەڕح دەبێ مەمنونیش بی دەبێ قۆندرەی ئەردۆغانیش ماس بکەین طبعاً لەناو حیزبەکانی
کوردی ئێراندا دوو کەس هەنا لەمە تێبگەن ناڵێن کەس نییە بەڵام ئێران ئەمڕۆکە حسابت لێ دەخوازی لە کامپیشدانیش حساب لێ دەخوازی لە کامپیشدانەنیشی هەر حسابت لێ دەخوازی ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە. حوسیەکانی یەمەن ئەمڕۆکە هێرشێکی درۆنی بەسەر پاڵاوگەی ئارامکۆیان ئەنجامدا لە جیزان ویانی جازان. سعودیا ڕایگەیان کە ئاگرەکە چەندین دامەزراوەی سووتاندن و ئێستاکەش خەریکی کوژانەوەی ئاگرەکەن. سعودیا باس لەوە دەکات کە بریندار و مردن نییە. بەڵام ئەمانە گرنگ نییە. هەمومان دەزانین ئارامکۆ دەستگایەکی چەند بە مەسرەفە و تەقانەوەی بەشێکی ئارامکۆ تەنانەت بۆڕیەکی نەوتی ئارامکۆ چ زیانێک لە نەوتی سعودیا و لە نەوتی جیهان دەدا. هەروەها لە نزیک بابل مەندەب هێرشێک بۆ سەر مۆخە کرا باس لە زیانی مرۆیی و مادی لێکەوتۆتەوە تاوەکو ئێستا حوت کەس کوژراوە. حوسیەکان پێشتر ڕایانگەیاندبوو کە بربەستی دەریاییان بۆ سعودی دەخەنە کار واتە ئابلۆقە لە بەرامبەر ئابلۆق سعودی ئابلۆقەمان دەخاتە سەر ئێمەش ئابلۆقەی دەخینە سەر و ڕاضیش ئەم بانگەشتێ ڕەت دەکاتەوە کە ئابلۆقی خز بێتە سەر یەمەن بەڵام ئاشکرا هەموو کەس دەزانێت ئابلۆقەیەک لەسەر یەمەنە زۆرە ئابلۆقەیەک لەسەر یەمەنە کە خۆراکەکەی دەبێت کۆنتڕۆڵ کراو بێ و سعودیا دەبێت ڕێگای پێ بدە. لە ڕووی سیاسیەوە ئەم هێرشە زۆر زۆر گرنگە چونکە دوای ڕێککەوتنی بەرگری سعودیا لەگەڵ تورکیا و پاکستان دێ واتە پەیامی حوسیەکان تەنیا بۆ سعودیە نییە بەڵکو هەڕەشەیەکە بۆ سەر ئەو ڕێککەوتنە چونکە حوسیەکان و ئێرانیەکان ئەو ڕێککەوتنە بە ڕێککەوتنێکی ئەمریکایی ئیسرائیلی دەزانن. حقیقەتی خۆشی هەیە هەر ڕێککەوتنێک هەر سیاسەتێکی لایەنە سونیەکان سیاسەتێکە ئەگەر 1001 جوێنیش وەکو ئەردۆغان ئاسا بە ئیسرائیل بدەن لە کۆتاییدا دەکەوێتە خزمەتی ئیسرائیل. سووریا گەورەترین نمونەی بەرچاوە. سووریا خزمەتی بەچێ کرد خزمەتی بە ئیسرائیل کرد. ئەگەر ئێران نەبوایە قەپۆز و لموزی ئیسرائیل نەشکاندبایە بەڕاستی ئیسرائیل گەشت بووە ئەو ئاستا کە ئەیگوت من ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دواییدا من دیزاینی دەکەم. چێ ئەمەی کرد تورکیا هەر تورکیاش پێی ناڕەحەتە دەزانم بەڵام تورکیا ئەم کارەی کرد لە خزمەتی ئیسرائیل کردی. تورکیا و ئیسرائیل بەیەکەوە کاریان کرد. تورکیا ئەوەندە ساڵە داعشی و جەبهەت النوسڕای لە سنوورەکانی خۆی حەوانەوە لە تووتن و ئاو و بەنزین و سەمون و شەکر و چاوە بگرا هەتاوەکو دەگاتە درۆن لە بۆی دابین دەکردن پەروەردەی دەکردن و ڕێگای خۆش دەکرد ئیستیخباراتی MI6 بەریتانی بەردەوام ئەوانە پەروەردە بکە پێیان بگەینێ و ئەحمەد شەرع لە جیهادیەکی سەربڕی ئێزیدیەکان لە قاتیلێکی ئێزیدیەکان لە تەجاوزکارێکی ژنێکی ئێزیدی بگۆڕێ بۆ سەرکردەیە کە قات و ڕیبات لەبەر بکە و ڕیشەکەی بەیاغ بکاتەوە بەشێکیشی کورد بکات. ئەمە چێ کردی؟ ئەمە تورکیا کردی. بەڵام ئەو ئەحمەد شەرع پێشەوەی بچێتە ئیدلیب لەکوێ بوو؟ لە ناوچەی سەحنایەی نزیکی دیمەشق بوو وانە لەوێدا ڕووس و ئێران و سووریا ئیتیفاقیان کرد ئیتیفاقی ئەستانە ڕاگەیەنرا و رووسیا و سووریا و ئێران گەورەترین هێرشیان کردە سەر هەموو ئەو ناوچانە کە جەبهەت النوسڕا و داعشی لێبوو بە تایبەتی جەبهەت النوسڕا واتە دوو خەتی دەوروبەری شام دیمەشق و دوای ئەوەش خەتی حەلەبیان هەر لەگەڵ زەوی تەخت کرد و پاشان ئیتیفاقیشیان کرد کە ئەمانە لە ئیدلیب لە ژێر دەسەڵاتی تورکیادا بەهەوێندرێنەوە. پێشتر وەکو وتم لەسەر سنووری
ئیسرائیل بوون لە دیمەشق بریندارەکانیان لۆجستیکەکان لە ئیسرائیل لە بۆ دەهات پاشان لەو ڕۆژانەی کە دەستەی تەحریری شام هێرشی کردە سەر حەلەب هەتاوەکو حمس و حمە و هەتاوەکو دیمەشقیش بەردەوام پێشتر بە 3 مانگ فڕۆکەی ئیسرائیلی بەردەوام حیزبوڵڵا سوپای ئەسەد و پاسدارانی ئێرانی لەوێ دەکردنە ئامانج و یەک بێک هەمووی لە ناو بردن تا ناسار بۆ حیزبوڵڵا پاشەکشەی کرد ئێرانیەکانیش ئەوەی لیان کوژرا لیان کوژرا ئەوەی دیکە پاشەکشیان پێکرد و ئەوەی ماوە جەنەڕاڵەکانی ئەسەد بە پارەی سعودیا و قەتەر کڕێندران تاوەکو شەڕ نەکەن ئیتر بەو شێوەیە بوو هەتاوەکو ئەو ڕۆژەی کە سوپای ئەحمەد شەرعیش هێرشی دەکرد فڕۆکەکانی ئیسرائیلی بەردەوام لەسەر ئاسمانی سووریا بوو ڕێگەیان بۆ خۆشکردن تاوەکو ئەحمەد شەرع بە پایسکل و مانتۆڕ گەیشتە دیمەشق ئەمە نیشانی ئەدا کە سیاسەتی سونیەکان لە هەموو شوێنێک لە کۆتاییدا لە خزمەتی جوولەکە و ئیسرائیل و زایۆنیزمدایە 1001 جوێنیش بە ئیسرائیل بدەن تەنانەت بزوتنەوەی حەماسیش کە ڕادیکالترین و بەهێزترین سوپای لۆکاڵی سونی و ئیخوان موسلیمینە بەڵێ جوولەکە دەکوژێ قەتل عام دەکا تەجاوزیان پێ دەکا خۆی دەکاتە بۆمبە و پێیان دەتەقنینەوە شەڕیش دەکا لە بەرامبەریان بەڵام لە کۆتاییدا هەر ئەوە وا دەکا نەتەنیاهۆ تەمەنەکەی درێژ بێ هەر ئەوە وای کرد کە ئیسرائیل بوێری ئەوەی هەبێ 7,000 فڵەستینی بکوژێ بە ژن و منداڵەوە ئەگەر ئەو 7 ئۆکتۆبەر نەبووە ئیسرائیل دەیتوانی 7,000 بکوژێ نەخێر 7,000 ئەتوانی بکوژێ بەڵام 7,000 پێی نەدەکوژرا ئەمانە هەمووی بابەت گەلێکن هەر لە بۆ هەندێ حوسیەکان بە متمانە بەوەی کە ئەو ئیتیفاقە سونیە لە نێوان سعودیە و تورکیا و پاکستاندا ئیتیفاقێکی ئیسرائیلیە ئیتیفاقێکی ئەمریکیە ئەتوانن هەزاران سەدان جەنگاوەری خۆیان تەڵقین بدەن لە بۆ مردن ئامادەیان بکەن و ئێرانیەکانیش بە هەماشیوە کەسێک لەو سۆسیۆلۆژیای تێنەگان لە بەرامبەر ئێراندا ناتوانێت سیاسەت بکەن ئەمە زۆر گرنگە هەر لە بۆ هەندێک حوسیەکان بە نعلەوە بە کلاشینکۆفەوە بە دزداشە و بە دەرپێوە ئەو دەردە بە سعودیا دەکەن ئەڵێن وەرە پاکستان وەڵە تورکیا وەرە کاوەرە ئیتیفاقەکە چییە هەر لە بۆ هەندێ ئەم جۆرە ئیتیفاقانە بەڕاستی لەسەر کاغەز دەمینەوە خۆ ئیتیفاقی سعودیە و پاکستان پێش ساڵێک هەبوو هەمان ئەو ئیتیفاقە بوو کە ئێستا هەیە تورکیا تێدا نەبوو باشە ئەو هەموو هێرشکرایە سەر سعودیا پاکستان بۆ نەیتوانی پارچە چەکێک بۆشێنێ فڕۆکێک هەڵبستێنێ لە بەرامبەر ئێراندا نەخ ئەم شتانە لەسەر کاغەز دەمینێنەوە ناتۆی سونە هەموو تەقلیدەکەشی تەقلیدی ناتۆی غەربیە مادەی 5 مادەی 5 ئەمریکا تاوەکوستا بە تەنیا لە بۆ خۆی بەکارهێناوە بە تەنیا لە دژی تالیبان و ئەڵقاعیدە بەکارهێنا لە ئەفغانستان 1 جار بەکار هاتووە وەکوتر بەکار نهاتوو ئەمەش بە هەمان شێوەیە من زۆر باوەڕم بەو ڕێککەوتنەی مسلمانانی سونە نییە بکەوێتە واری جێبەجێکردنەوە و ئێرانیش حسابێکی وای بۆ ناکە و لە هەمووشی گرنگتر گەورەترین هێزی ئەمانە چین تورکیایە وانە تورکیا دەبێت تورکەکان بەخۆیان لە تەلەڤیزیۆنی خۆیان باز دەکەن بەڕاستی کە ئەوان منەتداری ئێرانن قەپۆزی ئیسرائیلی تۆزە شکاندووە پاکستان 1001 کێشەی هەیە پاکستان لە ڕووی ئابووری جارێ پێش هەموو شتێک پابەندی چاینەیە چاینە 24 سعات ئابلۆقە بخاتە سەر پاکستان لە برسان دەمرێت پاشان دەوروبەری پاکستان لەناو پاکستان ئەو هەموو شیعەیە هەیە چی لێ دەکا
پاکستان کێشەی لەگەڵ هند هەیە، پاکستان کێشەی لەگەڵ تالیبان هەیە. چۆن فریای سعودیە دەکەوێت؟ سعودیە بە هەمان شێوە ئەو هەموو کێشەیە هەیە لەناو سعودیە، کوێت، بەحرێن، ئەو هەموو ژمارە شیعەت لێ دەکەن لە حوسەکان گەڕێ. ئەمانە هەموو کێشەی زۆر زۆر گەڕ واتە ئەو وڵاتانە وڵاتێک نین هۆگۆمۆنیەشی سەر بە خۆیان هەبێ و لە خۆیان بتوانن بڕیار بدەن. تورکیا شوایە، تورکیاش لە هیچ بابەتیدا پاشان دێمە سەری، تەنانەت ئەو پرۆسە چارەسەریە پرۆسە چارەسەریەکی تورکیایی نییە، ئەمە پرۆسەی چارەسەری خۆرئاواییە. بەڵێ با لەوەش تێبپەڕین بچینە سەر تورکیای بێتیرۆر. تورکیای بێتیرۆر هەتا وەکو ئێستا بەردەوام دەکات. چەندین جار دووبارەمان کردوتەوە بەشێکی زۆر لە کوردەکان لە تورکەکان تێناکەن، بەشێکی زۆریشی نایان هەوێت تیان بگەن. ئەوانەی نیان هەوێت تێبگەن بەڵێنیان داوە کە تێنەکەن، بەڵێنیان داوە کە جوێسکەکانی خۆیان دابخەن، ئەمانە بە فڕەت دەینە لایەک. بەڵام ئەوانەی تێناگەن دیسا دووبارە دەبێت بۆیان ڕوون بکرێتەوە کە ئەتۆ لەو چوارچێوەیە کورد و ورد تەماشای ئەو پرۆسەیە مەکە. ئەمەیان یەک. دوو، وڵاتانی خۆرئاوا بە تایبەتی بەریتانیا بڕیاری داوە تورکیایەکی بەهێز دەبێت لە ناوچەکە هەبێ، چونکە جیهان زۆر زۆر نائارامە و ئەو تورکیایە بەهێزە ئەتوانێ بەرژەوەندیەکانی خۆرئاوا بپارێزێ. ئەو تورکیایە بەهێزە ئەتوانێ وا بکە دەوڵەتی چیتر دەوڵەتەکان تێک نەچن، نەبن بە لیبیا، نەبن بە یەمن، نەبن بە عێراق. لە بۆ هەندێک تورکیایەکی بەهێز پێویستە، ئەو تورکیایە بەهێزە دەبێت پشتگیری لێ بکرێت، چونکە سیاسەتی بەریتانیا ئەوێ نابێت دەوڵەتەکان تێک بچن، نابێت دەوڵەتی نوێ دروست ببن. لە ڕیفراندۆمیشدا بینیمان کە بەریتانیا یەک لە وڵاتە توندەکان بوو دژی ڕیفراندۆمەکەی باشوور. ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە و تورکیا حتا ئێوارێژ بڵێ ئەو پرۆسەیەکی ملیە، پرۆسەیەکی ناوخۆیە، پرۆسەیەکە ئیسیرادی نیە، هەر لە بۆ هەندێ نابێ نێو بژیوان و شتیوا هەبێ نەخێت. پرۆسەکە پرۆسەیەکی بە دەرەجەیەک ئیتیفاقی نێوان بریتانیا و پنتاگۆنە، چونکە وەکو وتمان ترسێکی زۆر زۆر گەوریان لە رووسیا هەیە. تەڵەیەکی زۆر گەوریان لە بۆ رووسیا دانابووە کە رووسیا بکەوێتە ناو جەنگێک و لەو جەنگەدا بەتەنیا بمینێتەوە. بەڵام رووسیا لەگەڵ چاینا ئیتیفاقی کرد، رووسیا لەگەڵ کۆریا ئیتیفاقی کرد، رووسیا لەگەڵ ئێران ئیتیفاقی کرد. ئەو چوار وڵاتە بەهێزانە لە هەمان کاتدا ئەگەر کۆریایەکی لێ دەربخە، سێ نەتەوەی ڕەسەنی گەورە، سێ شارستانی گەورە، شارستانی ڕووسەکان، شارستانی چاینا، شارستانی پارس و ئێرانیەکان، سێ شارستانی یەکیان گرتووە و ئەمە مەترسیەکی زۆر 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 گەورەی خستۆتە سەر بەریتانیا کە پیلانەکانی سەر نەکەوت و ئێستا ئێرانیش سەر نەکەوت. دەبێکەواتە تاقە ڕێگایەک تورکیا بەهێز بێ. بۆ ئەوەی ئەو تورکیای بەهێز بێ دەبێت لە ناوخۆدا هەندێک کێشەی چارەسەر بکە. یەک لەوانەش کێشەی کوردە. بەڵام تورکیا ئامادەیە لە بۆ، تورکیا ئامادە نییە. هەر لە بۆ هەندێژڵێ ئەو پرۆسەیەکی تورکیایی نییە، پرۆسەیەکی خۆرئاواییە و خۆرئاوا بە شێوەیەک لە شێوەکان ئامادەیە پردێک لە نێوان کوردەکان و مرکەزەکاندا بکاتەوە بە مەرجێک نەگاتە ئاستی ئەوەی کە لە عێراقدا هەیە، لە باشوور هەیە، دووبارە بێتەوە. هەر لە بۆ هەندێک دەبێت باشوور وەکو ئەوانی لێبێ، چونکە وەکو وتم ترسێکی بەریتانی هەیە و ئەوەی باشووریش ئەزمونێکی خراپی نیشانداوە. گانداڵ بووە. هەر کەس ئەتوانی بەکاری بێنی، بەڵێ هەر کەس ئەتوانی بەکاری بێنی.
ئێرانیش بەکاری دێنێ، تورکیاش بەکاری دێنێ، رووسیا بەکاری دێنێ، چین بخوازی بەکاری دێنێ، کوریا بخوازی بەکاری دێنێ، سۆمالیش بخوازی بەکاری دێنێ. ئێمە نابێ ئەم سیستەمە ئاڵۆزە وە لەگەڵ عراقدا ئەڵێن بەیەکەوە کار دەکەین فلان و فلان، بەڵام ئەسڵ و ئەساسی نییە. متمانە نە بە عراقی نە بە هیچ لەناو خۆیاندا شتێک نییە. ئێمە باس لە یەکێتی نەتەوەی ئەو شتان ناکەین. من گوتومە تێزی یەکێتی نەتەوەی ئەم شتانە لە لای من تێزێکی درێیە، بەڵام موسسات زۆر گرنگە. موسسات هەیە لەناو کوردی عراقدا، هەبووە لەو هەموو ماوەیەدا نەخێر. موسسات نییە. ئەوان لە چوارچێوەی شەڕی ناوخۆیدا تەماشای موسسات دەکەن هەتاوەکو ئێستا کەشدا. هەر لە بۆ هەندێک کەواتە دەبێ بە کورتی کوردەکان دەبێ لە دەوروبەری ناوەندەکاندا کۆ بکرێنەوە. ئەمە واتای ئەوە نییە کە کوردەکان ناتوانن هیچ بەدەست بخەن، واتای ئەوەش نییە کە شتێک بە ناوی چارەسەرکردنی کێشەکە دەست پێ ناکە. بەڵێ لەمە دووە ئەمە دەست پێ دەکات، لەمە دووە ئەمە دەست پێ دەکات. لەمە زیاتر ئەلتەرناتیفێکی دیکە نییە. ئەتۆ هەتا سبەینێ بۆڵە بۆڵ بکە، هیچ ئەلتەرناتیفی دیکە نییە. کێشەکە لەوەدایە، کێشەکەی بەشێکی تێنەگەیشتنی ئەمە لە خودی پەکەکەدایە، لە خودی ڕاگەاندن نیە بێسەر و بەرەکەی پەکەکەدایە، لە خودی عەقلیەتی کادران و بە تایبەتی لایەنگرانی پەکەکەدایە کە چەندین ساڵە ئێمە ڕەحنەی دەکەین. ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورەی دروست کردووە کە خەڵک لەمە تێنەگە. بەڵام ئەو پرۆسەیە ئەتۆ پێت خۆش بێ پێت ناخۆش بێ دەچێتە سەر ڕێگای خۆی. ئەردۆغان پێی خۆش بێ پێی ناخۆش بێ دەچێتە سەر ڕێگای خۆی. جەمیل بایەک پێی خۆش بێ پێی ناخۆش بێت دەچێتە سەر ڕێگای خۆی. ئەوەی لێرەدا هەیە ئێستاکە دەوڵەتی تورکیا لە بۆوە ئامادە نیە، چونکە دەوڵەتی تورکیا 80 ساڵە جگە لە فاشیزم شتێککە بەرهەم ناهێنێ و ئەمە کێشەیەکی زۆر زۆر گەورەترە لەو خیتابە پڕوپوچەی مێدیای پەکەکە و پەکەکە دروستی کردووە. ئەمێ بچن ئەنقەرەی بشەڵتینە، ئەمێ هەرن ئەفرینێ، هەگە تورک بن ئەفرینێ، ئەمێ ئەفرینێ بکەن جەهەنەم لە سەرەوە دڕۆنێمە هەنە بۆمبێمەی نوکلێری هەیە. ئەم قسە قۆڕانە. گەری لە لەیدا تڕاندی و فڕاندی چەند قومارچی و شەلاتێک لەسەر سۆسیال مێدیاکەتدا کۆبکەوە بیانکەی بەڕەقەم. ئەمە لە ناو بزوتنەوەی لە دەوروبەری بزوتنەوەی پەکەکە هەیە بەکاری دێنێ. بەڵام لە دەوروبەری دەوڵەتی تورکیادا 80 ساڵە ئەمە فاشیزم هەیە. ئەو فاشیزمە بە 24 ساعات چارەسەر ناکرێ. ئۆجەلان ئەمە دەزانێ و ئۆجەلان ئەمە دەزانێ. ئەو دەسەڵاتای ئێستا هەیە دەسەڵاتێکە پابەندە بە بریتانیا و ئەمریکا، بەڵام ئەوانی دیکە مەرز نییە پابند من بەولا و ئەملا. ئی پارتی ئەتوانی بڵێ پابندە بەولا و بەملا، لەوانەیە پابند نەبێ. لەوانەیە فاشیزمی ئانارشی وای لێ بکە ئەگەر بێتە سەر دەسەڵات لە هەڵبژاردن بباتەوە هەموو پرۆسەکە تێک بدە. و ئەگەری سەرکەوتنی ئەمانە لە هەڵبژاردن کەم نییە. ئەگەر بێت و ئوزگر ئۆزەر، ئێکرەم ئیمامۆغڵو، مەنسوور یێڤاش لەگەڵ ئەمانە ئیتفاق بکەن و لەگەڵ بەشێک لە ئاکەپەیە تۆراوەکان ئیتفاق بکەن، ئەگەری سەرکەوتنیان لە هەڵبژاردن هەیە. ئەمە مەترسیدارە. و ئەگەر ئەمانە سەرکەتن پرۆسەکە نازانین بەرەو شوێ دەچێ، چونکە ئێمە نازانین ئوزگر ئۆزەر خیتابێکی باشی هەیە، بەڵام لەسەر کێشەی کورد چۆن بیر دەکاتەوە من بخۆم نازانم، لەسەر ناتۆ چۆن بیر دەکاتەوە نازانم، لەسەر ئابووری چۆن بیر دەکاتەوە نازانم، لەسەر سۆسیۆلۆژیای ناوچە کوردیەکان چۆن بیر دەکاتەوە نازانم، لەسەر مێژوو چۆن بیر دەکاتەوە نازانم، هیچ شتێک نازانم. کەواتە خەڵکی دیکەش نازانێ. کەواتە پراگماتیستە. خەڵکی پراگماتیست دەبێت لی بترسێ، حسابیان لەبوو بکەی، وانە؟
ئەردۆغان فاشیستە بەڵێ دەوڵەت باخسری فاشیستە بەڵێ بەڵام ئەمانە پابەندی خۆر ئاوان ئۆجەلان ئەمە دەزانێ لە بۆ هەندێ ئۆجەلان چ دەکا ئەوەی یەک حساسیت لە بەرچاو دەگرێ ئەویش حساسیەتی تورکە شۆڤینیە ناسیۆنالیستەکانە نەک حساسیەتی پەکەکە نەک حساسیەتی جەمیل بایق و دوڕان قاقان و مراد قەڕێڵان نەک حساسیەتی کورد و کوردایەتی و حەکایەتەکانی کورد و کوردایەتی و نەتەوەیی و چوار پارچەی کوردستان و ئەم زۆرە شتانە هەر هیچ حسابێکیان لەبۆ ناکە ئەوجەلان ئەو مەترسیە دەزانێ دەبێ ئەتۆ لەوە تێبگەی دەبێ ئەتۆ بە چاوێکی وا تەماشای بابەتەکە بکەی ئەو پرۆسەیە باش بڕێوە چوو نەخێ باش بڕێوە نەچوو لە سەرەتاشدا باش بڕێوە نەچوو ئێستاش باش بڕێوە ناچی بەڵام وەکوتم ئەلتەرناتیڤی نییە و هۆکاری ئەوەی کە ئۆجەلان وا قسە دەکا ئەتۆ بیهێنی بیکێ کێشە ویانیش لەو کاغەزەی کە دوێنێ پێرێ بڵاوکرایەوە 12 مادەکە کە دەبێ ئەوە 400 لاپەڕە بێ بەخۆی 400 لاپەڕەیە بەڵام بەتەنیا دوو دێڕیت سەرەوەی تێدا نووسرایە ئەتۆ لەسەر دوو دێڕی سەرەوەکە قسە دەکەی 400 لاپەڕەکە هێشتا ماوە بنووسرێ قابل لە بەریتانیا و ئەمریکا کە لە پشت ئەو پرۆسەیەن حیسابی ئەویان نەکردی بێ ئەگەر ئەتۆ هیچی کورد چارەسەر نەکەی سبەی پەکەکەیەکیکە دروستە بێتەوە سبەی ئێران پەکەکەیەک دروستەکە رووسیا ئەگەری هەیە پەکەکەیەک دروستکە وانە ئەوانی خۆ ئەوەندە بێعەقڵن حسابی ئەویان کردو لە بۆ هەندێک لەو چوارچێوەیەدا دەبێت تەماشای ئەو بابەتە بکرێ ئەو بابەتە چۆن لە سەرەتادا وتمان پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ هەر سەردەگرێ ئێستاکەش دەبێ ئەو بابەتە بەو شێوەیە بەرەو ڕێگای خۆی دەڕوە ناڵێن هەتا دوایی سەرکەوتوو دەبێ هەموو کێشەکان چارەسەر دەکا ناڵێ ڕنگ لە شوێنێک سبەینە ئیشیان پێ نەمێ ئەو استراتیژی ئێستا بەریتانیا ئەمریکا هەیە ڕنگ بە سبەی نیان بێ ئەمە جیاوازە بەڵام ئەوەی ئێستاکە هەیە پرۆژێکی استراتیژی هەیە دنیا لەنا ئارامیدایە مەترسێکی زۆر گەورە لەسەر ئاوە گەرمەکانی دەریای سپی ناوەڕاست هەیە مەترسێکی زۆر گەورە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە مەترسێکی زۆر گەورە لەسەر کۆریدۆرەکانی وزەهن و ناتۆ لە ناوەخۆیدا دەمی مەقەسەکانی گەورە بوونە لە نێوان ئەوروپا و ئەمریکا و بەریتانیادا متمانەیەکی وەکو جارانە یەک گرتوویەکی وەکو جارانە لە ناو ئەمریکادا جەم سەرگەراییەکی زۆر گەورە هەیە و سیاسەتی ئیسرائیل لە 7 ئۆکتۆبرەوە هەتاوەکو ئێستا زیانی زۆر گەورەی هەم بە ئیسرائیل داوە هەم بە ناتۆ داوە هەم بە خۆر ئاوا داوە و دەمی مەقەسەکە زۆر گەورە بووە ئەمە وای کردووە کە تاقە چارەسەریەک لە بۆ ئەوان تورکیایەکی بەهێز بێ لە ناوچەکە ئەو تورکیاش بەتەنیا بەو ڕێگایە دەبێت کە دەسەڵاتێکی فاشیست دواکەوتو ڕەزیل و ئەوتۆکراتی و دیکتاتۆری وەکو ئەردۆغان هەبێت چونکە ئەردۆغان هەموو خاڵە لاوازەکانی لە جیرفانی ترامپ و لە کۆشکی سپی و لە جیرفانی MI6 کەسدانە ئەمە بابەتێکی زۆر گرنگە و لەو چوارچێوەیەدا تەماشای بکەین لە عێراقدا هەتا وەکو ئێستا وەکوتم مقاومەی ئیسلامی عێراق چاوەڕێی دەکا کەینێ هێرش بکاتە سەر سعودیا ویانی شێڕش نەکە لە عێراق ئێستا گەورەترین شت ئەوەیە کە چەکداران و حکوومەت لە نێوان وەڵامدانەوەی ئێران و نەخستنە ژێر مەترسی دەوڵەتدا گیریان خواردووە بەڵام ئەم هێرشەی سعودیا پێش هەموو شتێک گەورەترین زیانی لە حکوومەتی عەلی زەیدیدا کە هەنگاوێکی نابوو بۆ ئەوەی هەشتی شعبی زیاتر نزیکی سوپای ناوەندی بکاتەوە ئێستاکە زۆربەی زۆری سەرکردە شیعەکانی عێراق لەمەدا پەشیمان بوونەتەوە ئەمە شتێکە بەڵام هەروەکوتم بە تەواوەتی لە دەست دەرچوونی عێراق
و بە تەواوەتی کەوتنە دەستی عراق لەلایەن ئێرانەوە زیانێکی فاینانشڵ یعنی دارایی زۆر گەورە لە عراقەداوە ئەمە کارێکی زۆر زۆر ئاسانیە. با بە کورتی بینە سەر سووریا ئەمڕۆ هەواڵێکی زۆر زۆر گرنگکە بە پێچەوانەی عراق بێگومان هەوڵێکی هەواڵی زۆر گرنگی ئەمڕۆ ڕێککەوتنی نوێی سووریا و رووسیا بوو لەسەر داهاتووی بنکەکانی رووسیا. سووریا و رووسیا دوای 18 مانگ لە گفتوگۆ بۆ داهاتووی بنکەکانی تەرتوس و حەمیمیم بۆ میمۆڕاندۆمی تێگەشتن یعنی گەشتنە میمۆڕاندۆمێک یعنی لێک تێگەشتن بە پێی ڕێککەوتنەکە بەشە مەدەنیەکانی فڕۆکەخانەی حەمیمی و بەشی بازرگانی بەندەری تارتوس دەگەڕێتەوە ژێر بەڕێوەبردننی بەڕێوەبەرایەتی سووریا حکوومەت بەڵێ بەڵام ئەمە هەموو شتێک نییە بەشە سەربازیەکان دەگۆڕدرێن بۆ ناوەندی ڕاهێنان و ئامادەکردنی هاوبەش ئەمە بابەتە سەرچێکەیە یعنی سوپای رووسیا بە شێوەیەک لە شێوەکان سوپای ئەحمەد شەرع پەروەردە دەکا لەگەڵ یان دەمێنێتەوە بە چەکی ڕووشیان پێدا ئەمە چییە لێرەدا ئەمە چییە ئەمە خۆی چەندین لایەنی هەیە و یەک ڕنگ بێ لێرەدا ڕۆلی نەسیحەتکاری تورکیا و کەنداویش هەبێ لە بۆ ئەحمەد شەرع کە هەموو هێلکەکانت مەخە سەبەتەی ئەمریکاوە هەموو هێلکەکانت مەخە سەبەتەی ئەمریکاوە بۆ ئەوەی ئەتۆ ببی دەوڵەت دەبێ ئەتۆ هەندێک شت لە دەرەوەی ئەمریکاش هەبن ئەویش ئەوەیە هەندێک شت ئەو هەندێک شتە ڕووسە یعنی بە پێی خۆیان سیاسەتێکی زۆر زۆر عاقلانە دەکەن بەڕاستی رووسیا لەوێدا دەمێنێتەوە پرۆسەی گواستنەوەی ئەم بەڕێوەبردنە دەبێت لە ماوەی 3 مانگدا تەواو بکرێت یعنی رووسیا لە تارتوس و حەمیمیم دەمێنێتەوە بەڕێوەبەرایەتیەکەی بەناو لە ژێرنا سەر بە حکوومەتی سووریایە بەڵام بەڕێوەبەرایەتیە سەربازیەکە گرنگە و ئەمە لە دەستی ڕووسەکان دەمێنێتەوە و ئەمە ڕنگ بێت تا ڕادەیەک لە بەرژەوەندی ئیسرائیلیش بێت ئیسرائیلی نەتەنیاهو نازانم بەڵام هەر ئیسرائیلێکی دیکە لە بەرژەوەندی بێت چونکە لە کۆتاییدا رووسیا هەتاوەکو ئێستا لەگەڵ ئیسرائیل کێشەی نەبووە و نفوسێکی زۆری جوولەکە و لۆبی جوولەکە لە مۆسکۆ هەیە و ئەمانە نزیکی کۆشکی کرێملینن کەسانی زەنگین و دەوڵەمەندن ئەمانە هەر هەمیان کاریگەریان هەیە لەسەر پەیوەندی و ئۆنتیگراسیۆنی نێوان ئیسرائیل و رووسیادا و بە حکمی ئەوەی رووسیا وڵاتێکی مسڵمانیە لەسەر سنوورەکەی ئیسرائیل بێ زۆر زۆر باشترە ڕنگ بێ لەمەشدا بە شێوەیەک لە شێوەکان ئیسرائیلیش رازی بێ ویانیش رازی کرابێ دەمێنێتەوە ئەوەی کە کەینێ ئیسرائیل لەسەر دروزەکان ساز دەکا لەگەڵ ئەحمەد شەرع بەڵێ ئەمڕۆکە ویستم ئەمانەتان پێشکەش بکەم تەماشا دەکەم لەسەرەوە تا خوارەوە پرسیارێکتان هەبێ وەک پرسیار دەستان خۆش بێ لە بۆ کۆمنتەکانتان سوپاستانەکەم بە تەنیا ئەوانە دەخوێنمەوە کە نیشانی پرسیاریان لەسرە بەڵام بزانم سەرەتا پرسیارە یان نا جەمسەری رووسیا و چین سەبارەت بە نەخشەی داهاتووی ڕۆژهەڵاتی ناوین و پرۆسەی کوردە چییە شتێک نابینین بە تایبەتی دەربارەی چین شتێک نابینین چین وڵاتێکە گرنگی بە ناوەندەکان ئەدا بەڵام چین لە مەسەلەی ڤێنزوێلادا ئەو دەرسەی وەرگرت کە چین نابێ بەتەنیا لەگەڵ ناوەندەکان کار بکە دەبێ لە ڕووی ئیستیخباراتی و لە ڕووی سۆسیۆلۆژی خۆی بەهێز بکە بزانێ لە ناو وڵاتەکاندا کێشەکان چین ئەو کێشانە چۆن چارەسەر دەبن بۆ ئەوەی ئەو بتوانێت لەگەڵ ناوەند بازرگانی بکە لەمەدا ئەتوانین لە ئایندەدا بڵێن چین لەسەر ئەو بابەتانە جۆرە سەعیەک جۆرە خوێندنەوەیەکی هات ڕووسەکان من لە چەندین بەرنامە باسم کردووە خۆی لە خۆیدا لەبەر ئەوەی سۆڤێت
یەکەمین جار داهێنەری کولتوری فدراسیۆن و ئۆتۆنۆمی ئەتنیکی و ئەم جۆرە شتانە بووە تاوەکو ئێستاشەیە مەسەرەن چاچانیەکان هەتاوەکو ئێستاش جۆرە فدراسیۆنێکیان ویانیش ئۆتۆنۆمیان هەیە زۆر میلەت هەن ئۆتۆنۆمیان هێنا وانە ڕادیۆی ئێریڤان لە سەردەمی سۆڤێتدا کرایەوە بە گوشاری ڕووسەکان کرایەوە وانە لەو بارەدا یعنی لە ڕووی ئۆتۆنۆمی کولتوریدا ڕووسەکان زۆر لە پێشن وە جددیترن و مەبدەئیترن ئەمە لە ئێستاوە دەبینین. ئەو بابەتەی چایناوە بەرنمەیەکی تایبەتی دەوێت هەوڵەدەم لەگەڵ کەسانی پستۆر لەو بارەوە بەرنمەیەک ساز بکەم کاک سیزارم بەڵێ سیزارم 615 چاینا ئێستاکە لە زۆر بواردا لە پێشبڕکێکی زۆر گەورەی سەربازیدایە بە تایبەتی لە بابەتی موشکی باڵستیکی دوورهاوێژ و کیشوەریدا کە کڵاوی نوکلەری هەڵدەگرێ وە لە هەمان کاردا لە مەسلەی ژێردەریاییدا و لە فڕۆکەدا ئێمە شەڕی کورتخایانی 4 ڕۆژەی نێوان پاکستان و هیندستانمان بینی کە چەکی پاکستانی چەکی نوێی چاینەنا و چەکی هیندی چەکی نوێی ئیسرائیلی و ئەمریکاییە لەوێدا تاقیکردنەوەی کرا و چەکەکانی چاینا تەماشامان کرد لە چاو چەکی هیند سەرکەوتوو تر بوون بەڵام ئەوە هەموو بابەتەکەی نەخێر کۆمەڵێک دۆسیای چەک و چەکداری هەیە کە هەیە هەتاوەکو ئێستا ئێمە ڕنگ بێ نەیانزانی. کاک کۆش ئەو پرسیارەت پەیوەندی بۆ بابەتەوە نییە پرسیارێکی ویژدانیە و ئەخلاقیە و مێژوویە هەندێک داوای لێبوردنەکەم. کورد سیاسەتمەداری هەبووە کەسی ڕۆشنبیری هەبووە کەسی سیاسەتمەداری هەبووە کەسی بەتوانای هەبووە من پێم وایە تاوەکو ئێستا کەسایەتێکی وەکو ئۆجەلان کە کەسێکی بەکاریگەرە مامجەلال کەسێکی بەکاریگەر بوو بەڵام من پێم وایە شەڕی چەکداری و بەکاریگەربوونیان یعنی لە ژێر کاریگەری بوونی بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی نەتەوەیی واتە کوباییەکە جەزائیریەکە فەڵەستینیەکە وای کردووە کە کوردەکان بکەونە حاڵەتێکی وەها خراپکەن کە نەتوانن لە کۆتاییدا بگەن بە ئامانجەکانیان بەردەوام یاخی بوون شکست دانوستاندن جینۆسایت زیندان ئاخوداخ پاشان دیسا ڕاپەڕین و لە چوارچێوەیەکی لە بازنەیەکی پرۆکسی بووندا سوڕاونەتەوە ئەمە بەراورد بکە لەگەڵ مێژووی ئەزەریەکانی ئێران لە دوای کۆماری ئەزەربایجان کە هاوکات بوو لەگەڵ کۆماری کوردستان لە مەهاباددا دوای ئەو کۆمارە ئەوان چیان کرد ئێمە چمان کرد ئەمە ئەو بەراوردە سوودێکی زۆر باشمان پێدەگەینێ. باس لەوە دەکرێت کە لە ڕۆژ ئاوا بزوتنەوەی نوێ دروست دەکرێت ڕنگ بێ دروست بکرێت جارێ نازانم ئامەد ئەی شەشکەی دوو وای چی تۆ بزانم کە کامە دەستخۆشکاکەوە ئافرین زۆر باش
دەست خۆش بێ کاک ئەحمەد. بەڵێ هاوڕێیان ئەو 1 ساعتە قسە دەکەین. سوپاسدانەکەم بۆ بەشداریکردنەکانتان. بەردەوام بن و هەوڵ بدەن ڤیدیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیان بنێرن، دۆست و هاوڕێیانتان هان بدەن بۆ ئەوەی کەناڵی یوتیوبی هیوا خۆشناو سبسکرایب بکەن. ئەو کەناڵە لە ئایندەدا دەبێتە کەناڵێکی گەورە و ڕۆژەکان و کاتژمێری بەرنامەکانمان لە ئایندەدا فیکس دەبن، واتە کاتی دیاریکراو دەبن و هەوڵ ئەدەم هەندێک میوانی فیکسم هەبێ، هەندێک میوانمان هەبێ کە ڕۆژەکانیان دیار بێ، کاتەکانیان دیار بێ و لەگەڵ ئەمانە بەردەوام بەرنامە ساز بکەین. ئەمە ڕەنگ بێ لە سەرەتایی لە کۆتایی هاویندا بتوانم بەرنامەیەکی وە ساز بکەم. بەڵام پێش ئەوە کاتان لێ دەکەم هەوڵ بدەن ئەو کەناڵا بە دۆست و هاوڕێیانتان بناسێنن. هەتا بەرنامەیەکی ئایندە کاتیش خۆشتان بۆ دەخوازم هەر سەربەرز بن، شاد و کامەران بن. زۆر زۆر سوپاس بۆ هەوڵەکانتان بۆ بەشداریکردنتان. هەر بژین.